ئەو دوو مانگە ئەرێم باپی ناوی چێدەری نیتم دوو مانگە پێوەمە هەرێ نیتم باپیر ناوی چییە؟ نیتم باوکت ناوی چێ باوزە خەفرێ ئەمن ئەوە دوو مانگە ئەرێم باپیر ناوی چێ نیتم لەوانێ بەو دەقەیت و هەر نەرێتن حەمەد ئەمین ئێستا من و مامۆستا لێرین وانە؟ ئێستا چەند نەفەرین؟ ئێک پازدە نۆزەسەر باشە ئەوە ئێستا ئەم مامۆستا ڕۆی نەڕوا نەڕوە؟ نە ئەدێگە بێتەوە؟ ناڕوا ئەبینە چەند؟ زوو زوو ئەرێ کەنج بێمە کەبابی ونیە ئەو ڕۆژە کەبابی لۆ کردبی مامۆستا چەند شیشە خوارد؟ نا بریتمە کەبابی ئەرێم حەمەد ئەمین کەباب هەیە گۆشت هەیە سینگ هەیە جەرگ هەیە ئەو شتانەم هەموو هەیە ئەرێ ماستیش نییە یەکوورە حەمەد ئەمین خۆ ئەمن لۆم ئاتۆم هینایەتە چێندە نەهیناتەکە ماست فرۆشی